بەیانیتان باش، هیوادارم هەمووتان لە خۆشی داون. بەڕاستیش لە دەوروبەری ئەو مێزەی کە پێی دەگوترێ مێزی پرۆسەی چارەسەری ئیتر گۆڕانکاری سەیر و سەمەرە لە تورکیادا دێنە ئاراوە. ئیتر ئەو ڕۆکە دەمانەوێ دووبارە باسلەوە بکەینەوە. ئەویش ئەوەیە سەربەستکردنی سلاحەدین دەمیرتاشە کە 9 ساڵە لە زیندانی دەوڵەتی تورکیادایە لەبەر ئەوەی لە ئیتر لە ژووری هەدەپە لە پەرلەمانی تورکیادا گوتارێکی پێشکەش کرد، گوتارێکی زۆر کورت. لەوێدا گوتی بەن سەنی باشکان یاپترم یەجام، ینی من ڕێگانادەم تۆ ببی بە سەرۆک. ئەوەی بەچێ گوت بە ڕەزەب تەیب ئەردۆغانی گوت و دوای ئەوە ئیتر بە یارمەتی جەهەپە ئیتر حەسانەی پەرلەمانی لێسەندرایەوە و کەوتە زیندان. بەر لەوەی باسی دەمیرتاش بکەین دەمەوێ سەرەتا ئەوە بڵێم لە بە بۆنەی 9 ساڵ زیندانی سەرۆکی جەهەپە ئیتر داوای لێبوردنی لە کوردەکان کرد، لە دەمیرتاش کرد کە لەو کاتەوە واتە لە سەردەمێکدا کە کەماڵ کڵژدار ئۆغڵو سەرۆکی پارتی کۆماری گەل بوو، لە سەردەمی ئەودا ئیتر لە 150 ئەندامی جەهەپە وابزانم 100 زیاتر ئیتر دەنگیان بە لێسەنەوەی حەسانە لە سلاحەدین دەمیرتاشدا. ئەمە لە مێژووی تورکیادا شتێکی زۆر نوێیە، پێشتر ئەمەمان نەبینیوە کە سەرکردەیەک بڵێ داوای لێبوردن دەکەین بۆ ئەو کارە ئیتر ئەو کارەی کە زوڵمێک لە خۆی دەگرێ. ئیتر بابینە سەر ئەسلی بابەتەکە. دەوڵەت باخچەلی بۆ بەردەوام سوورە لەسەر سەربەستکردنی سلاحەدین دەمیرتاش کە پێشتر وەکو ئەردۆغان، وەکو قاتیل، وەکو تیرۆریست تەماشای دەکرد، حتا داوای دەکرد لە سێدارە بدرێ. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ هەروەکو دەزانن دوێنێ ناپێرێ ئیتر دەوڵەت باخچەلی لە وەڵامی ڕۆژنامە نووسێکدا ئیتر باسی لەوە کرد کە ڕۆژنامە نووسەکە سەرەتا پرسیاری ئەوەی لێ کرد کە دادگای مافی مرۆڤی ئەوروپا بۆ جاری سێم ئیتر بڕیارەکەی دەوڵەتی تورکیای ڕەت کردەوە کە دەمیرتاش دەبێ ئازاد بکرێ ئیتر بە زووترین کاتدا. ئیتر دەوڵەت باخچەلی زۆر بە ئاسانی وتی سەربەستکردنی دەمیرتاش لە ڕووی یاساییەوە هیچ بیانوەچی نەماوە بۆ سەربەستکردنی و سەربەستکردنەکەشی لە بۆ تورکیا خێر و خۆشی لەگەڵ خۆی دێنێ. ئیتر دوای ئەوە هەمومان چاومان لەوە بوو کە ڕەزەب تەیب ئەردۆغان چی ئەڵێ. دوێنێ ڕەزەب تەیب ئەردۆغان ئیتر لە کۆبوونەوەی ئاک پارتیدا کە هاتە دەرەوە دووبارە ڕۆژنامە نووسان ڕێگەیان لێگرت، لەوێدا ئیتر هەمان پرسیاریان لێ کرد. سەرەتا لە کۆبوونەوەکەدا ئیتر هەم دەربارەی هەردوو داخوازی باخچەلی، چونکە باخچەلی بەتەنیا داخوازی سەربەستکردنی دەمیرتاش ناکە، بەڵکو داخوازی ئەوەش دەکات کە ئەو کۆمیسیۆنەی لە بۆ چارەسەرکردن ئیتر چۆتە لە پەرلەمانی کوردستاندا ساز کراوە، ئەو کۆمیسیۆنە سەردانی دورگەی ئیمرالی بکە لەگەڵ عەبدوڵڵا ئۆزەلان کۆب بێتەوە. ئیتر دەربارەی هەردوو بابەت لە ڕاستیدا ئەردۆغان دووبارە بێدەنگی نواند، بەڵام هەوڵیدا ئیتر بە شێوەیەک لە شێوەکان بڵێ بە هۆی بوێری دەوڵەت باخچەلی ئیتر قۆناغەکە بەرەو پێشەوە دەچێ. بەڵام لە کاتێکدا کە لە کۆبوونەوەکە هاتە دەرەوە دەربارەی دەمیرتاش دووبارە پرسیاریان لێکرد، ئیتر وەڵامێکی عیب و شوورەیی دایەوە، وتی دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی یاساییە، ئیتر یاسا چۆن بڕیار بدا ئەوەیە. ئیتر ئەمە هەمومان دەزانین، هەموو کەس گاڵتەی بۆم وەڵامەدی. بەڵام بابینە سەرپرسیاری ئەوەی باشە باخچەلی بۆ بەردەوام داوای سەربەستکردنی دەمیرتاش دەکات.
کە پێشتر گومان دەکرا دەمیرتاش پرۆسەی ئاشتی ئیتر پەک خستووە و یانیش بە گوتارەکانیدا ئیتر دەوڵەتی ئەوە دەوڵەت و ڕەجەب تەیب ئەردۆغانی پاشگەز کردوتەوە ئەم زۆرە شتانە لێرەدا ئیتر دەمەوێ ئەوە بڵێ دەبێ ئێمە تاڕادەیەک بۆ دواوە بگەڕینەوە پێشتر لە هەتاوەکو 2015 دەوڵەت باخچەلی و مەهەپا بەردەوام ئۆپۆزیسیۆنی حکوومەتی دەوڵەتی تورکیا بوون ئیتر لەو سەردەمەدا ئیتر تەماشامان کرد بە تایبەتی لە 2015دا سلاح بە سەرۆکایەتی سلاحەدین دەمیرتاش و ئەکیبەکەی ئیتر هەدەپە لە سەدا 13 زیاتر دەنگی بەدەستهێنان و ئەمە بووە هۆی سەرنەکەوتنی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنەکەدا ئیتر ئەنجامی هەڵبژاردن قبوڵ نەکرا لە ژێر زەبر و زەنگ و گرتن و گوشاردا لە ژێر پۆستاڵدا هەڵبژاردنێکی کە ئەنجام درا و لەو هەڵبژاردنەدا ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان بردیەوە و دەوڵەت باخچەلی ئیتر بووە متفقی ئاک پارتی دەوڵەت باخچەلی لەو سەردەمەدا کە سیاسەتی دەوڵەتی تورکیا سیاسەتی ئاسایش بوو و پەکەکە لە هەموو شوێنەکانی تورکیادا وجودی هەبوو هەتاوەکو دەریای ڕەش لە دەریای ڕەشەوە بگرە هەتا دەریای سپی ئیتر لەو شوێنانە پەکەکە چالاکی دەکرد هێزی چەکداری هەبوو و هێشتا شەڕی خەندەق ڕووی نەدابوو ئیتر لە سەردەمێکی وەهادا کە هەدەپە وەها بەهێز ببێ ئیتر بۆ ئەوەی ئەو هێزە نەمێنێ دەوڵەت باخچەلی بڕیاریدا هەم ببێتە متفقی ئاک پارتی و هەم سیستەمی تورکیا لە سیستەمی پەرلەمانیەوە بخاتە سیستەمێکی سەرۆکایەتی لە پەرلەمانێکدا کە هەدەپە زۆر بەهێزە و 100 ئەندام پەرلەمانی هەیە ئیتر لەو کاتەدا تەماشامان کرد زەبر و زەنگ شەڕێکی زۆر خوێناوی زۆر خراپ سازکرا شەڕی خەندەق ڕوویدا و هێرشەکان بۆ سەر ڕۆژ ئاوا ڕویان لە زیاد بوون کرد ئیتر ئەمەی کە کوردەکان بینیان لە ساڵانی هەفتاکاندا شەستەکاندا بە هیچ شێوەیەک شتیوە ڕووی نەداوە ئیتر کوردەکان هەم هەژار کران هەم لە شوێنی خۆیان ئاوارە کران ئیتر هەم لە سیاست و لە چالاکیەکاندا دوورخرانەوە لەو کاتیەوە هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین خۆپیشاندانێک تەنانەت لە باکووری کوردستانەوە نابینین ئەگەر نەورۆزی لێ دەرخی ئیتر ئەمڕۆ کە تەماشا دەکەین دەوڵەت باخچەلی بەبێ چاوانە ئەمە دەکە لە سەردەمێکدا بێگومان ئەوە پەیوەندی بۆەوە هەیە یەک ئیتر ئەگەر مەترسیەکی پەکەکە لەسەر تورکیا و سنووری تورکیا و ئاسایشی تورکیادا نەوێنێ ئیتر ئەو کاتە چ پێویستەکە ئەوەی دەوڵەت باخچەلی بە ناچاری کردی واتە سیستەمی تورکیا لە سیستەمی پەرلەمانتاریەوە بکاتە سیستەمی سەرۆکایەتی لە سیستەمی سەرۆکایەتیشەوە بکاتە سیستەمی تاقەپیاوێک کە لەسەر ئابووری لەسەر ئاسایش تەنانەت لەسەر ژیانی کۆمەڵایەتی ئیتر چێ گۆرانی بڵێ و چێ گۆرانی ئەڵێ چێ سۆسیال مێدیا بەکاربێنێ چێ بەکارنێنێ کامە ژن کامە جل لەبەر بکە کامە قسە بکە لەکوێ قسە بکە لەکوێ قسە نەکا ئیتر لەسەر ئەمانە هەمووی بڕیار بدا و ئەمە تورکیای تووشی کێشەیەکی زۆر گەورە کرد چ لە ناوخۆ و چ لە دەرەوە سیاسەتی دەوڵەتی تورکیا لە باکووری ئەفریقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە دەریای سپی تەنانەت لە قەفقاسیاشدا دەبینین کە یەک بەیەک شکستی هێنا ئیتر ئەمانە هەمویان وا دەکا کە دەوڵەت کە دەوڵەت باخچەلیش وەرگێڕانەکەی واتە تەرجمەی دەوڵەتمان بۆ دەکا بەردەوام بە هەڵس و کەوتەکانی بە خیتابەکانی و بەو هەنگاوانەی کە دەینێ کە وەکو بڵدۆزەر ڕێگاکان خۆش دەکاوە ئەو بەرد و شاخە گەورانەی لەسەر ڕێگاکاندا چەقیون هەر هەمویان لادەبە ئیتر هەنگاوێکی وا بنێ کە ئیتر
ئەو سیستەمە دەبێت گۆڕانکاری بەسەر دابێ. ئیتر سیستەمەکە چۆن گۆڕانکاری بەسەردادێت بەڕاستی جارەی نیشانەیەک نابین. سیستەمێکی ئەوتۆریتە دەمێنێتەوە لە نەخشەی لەسەری دەوڵەت باخچەریدا ئەمە دەبینین، بەڵام سیستەمێکە سەرۆکایەتی دەبێت پەرلەمانی دەبێت چۆن نابێ ئەمەیان جارێ بەڕاستی بەگشتی نازانین. لێرەدا دەبینین کە قڵێشانەوەیەک ناکۆچیەک لە نێوان دەوڵەت باخچەلی و ڕەجەب تەیب ئەردۆغاندا بە ئاشکرا دەردەکەوێت و ئەو هەنگاوانەی کە دەوڵەت باخچەلی دەینێ ڕەجەب تەیب ئەردۆغان یان خۆی لێ بێدەنگ دەکا یان بە پێچەوانە هەڵس و کەوت دەکا و ئەم دواییانە تەماشامان کرد کە لە ڕەسەبسیۆنێکی زۆر گرنگی دەوڵەتدا ئیتر دەوڵەت باخچەلی بەشداری نەکرد، نەوەکو بەشداری نەکرد بەڵکو ئەندامێکی خۆی کارمەندێکی خۆی پۆستەچێکی خۆشی نەنارد لە بۆ ئەوێ و ئەمە نیشانیدان کە ناکۆچەکان لە ئاستێکی زۆر گەورەدانە. بەڵام وە دیارە ئیتر دەوڵەت باخچەلیش لەو دەسەڵاتەی ڕەجەب تەیب ئەردۆغان سوودێکی زۆر گەورە وەردەگرێ بە هەزاران ئەندام و کادری خۆی پۆستیان پێداون ئیتر لە سای ئەو حکوومەتەدا وا دیارە وەکو گۆشت و نەینۆک تێکەڵی یەکتر بوونەوە بە ئاسانیش وایانیش نیان هەوێ ئیتر لە یەکتری جیابنەوە. بەڵام تەدبیری ئەوە دەبینین، یعنی لەلایەک ئەگەر بە شێوەیەکی شاراوەش بێ مەهەپە لە جەهەپە نزیک دەبێتەوە، لە دەمپارتی نزیک دەبێتەوە و لە هەمان کاتدا تەماشا دەکەین کە ڕەجەب تەیب ئەردۆغان هەموو ئیخوانی و ئیتر ئەوانەی کە ئەو ئیسلامیانەی کە پێیان دەوترێ میلی گۆرش بەڕەقەکان و بەنەرمەکان وەکو عەلی بابەجان هەر هەمووی دووبارە کۆکردوونەتەوە و لە دەوروبەری خۆی داناون. ئەمە نیشانمان ئەدا لە ئایندەدا ئەگەر مەهەپە بە تەواوەتی لی دابڕا ئەوە بتوانن لە هەڵبژاردندا لەگەڵ ئەو گروپانەدا ئیتر بچنە کێبڕکێی هەڵبژاردنەوە. ئەمانە هەموو بابەتی گرنگن. لێرەدا ئیتر ئەمەیان بابەتێک کە پەیوەندی بەو یعنی مەبەستمان ئەوەیە ئەو هۆکارەی کە وای کرد دەوڵەت باخچەلی ئیتیفاق بکە لەگەڵ ئاک پارتی و ئیتر یارمەتی بدا بۆ ئەوەی سیستەمی دەوڵەتی تورکیا لە پەرلەمانیەوە ببێتە سەرۆکایەتی ئەو بیانوانە ئێستاکە لە ئارادا نامێنن. و بابەتێکی دیکە بێگومان پەیوەندی بە پرۆسەکەوە هەیە. دەوڵەت باخچەلی سوورە لەسەر پرۆسەکە، بەڵام ئێمە دەبینین ناکۆچی سەرەکیەکان لەگەڵ پەکەکە نییە، ناکۆچی سەرەکیەکان لەناو تورکیا و لەناو باکوور نییە، بەڵکو ناکۆچیە سەرەکیەکان لەسەر ڕۆژ ئاوا و باکووری سووریایە، یعنی لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیکە کاوە ئەڵێ بڕۆن لە دەرگای دیمەشق بدەن، لە دەرگای ئەحمەد شەرع بدەن، ببنە ئەندامی دەستەی تەحریر الشام، ئەگەر ئەوانیش قبوڵتان بکەن. ئیتر بە ئاشکرا ئەمە دەڵێ، بە ئاشکرا ئیتر پێرێش هەمان شتی دووبارە کردەوە. وە دیارە لە تورکیادا بەتەنیا دانیشتنێک نییە، بەڵکو سێ دانیشتن هەنە. ئیتر دانیشتنی ئیمرالیە لەگەڵ دەوڵەتدا، دانیشتنی ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدی و یانیش دەستەی هەیەت تەحریر الشامە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی و ئیتر دانیشتنێکی دیکەش لە نێوان ئەردۆغان، چونکە ئەردۆغان سەرۆکی دەوڵەتە، ئیتر حکوومەتە دەستی ئەودایە لە نێوان ئەردۆغان و ئەمریکادا هەیە. ئیتر ئەم سێ دانیشتنانە وا دیارە لایەنەکان جیهەتەکان وەکو ئەوەی دەوڵەت باخچەلی دەیەوێ ناتوانن هەنگاو بنن. ئەمانە پرۆژە و پیلانی تایبەت بە خۆیان هەیە، بە تایبەتی سنتکۆم لە ناوچەکەدا زۆر بەهێزە کە سنتکۆم ئیتر جیهەتێکی نزیک ئیسرائیلە. سنتکۆم یعنی هاوپەیمانی
دژ بە داعش لە لای سند کۆمەوە تورکیا متفقی نییە. ڕاستە تورکیاش بە شێوێک لە شێوەکاندا ناو هاوپەیمانی دژ بە داعش هاوپەیمانیە گەورەکە هەیە، بەڵام ئەو هاوپەیمانیەی کە سند کۆم سەرۆکایەتی دەکا بەڵکو تورکیا نیە، چێ هەیە؟ ئیسرائیل هەیە. ئیتر ئەمانە هەمویان بابەتێکی زۆر بابەتگەلێکی زۆر گرنگن، بۆیە دەوڵەت باخچەلی بە هەموو شێوەیەکان دەیەوێ هەموو کارێک لە بۆ ئۆجەلان و حتا لە بۆ پەکەکەش بکە بە مەرجێک ئیتر لە سووریادا داخوازیەکانی ئەو بێنەجێ، وەکو ئەوان دەڵێن قوزەی عراقێکی دیکە لە سووریا دووبارە نەبێتەوە، یعنی باکووری عراق لەوێ دووبارە نەبێتەوە. باکووری عراقچیە هێزی پێشمەرگی، هێزی چەکدارە، و یانیش لە دەستوری بنچینییدا کە ئەم هێزە چەکدارە و فدرالی ئیتر بە دەستوری کراوە. بەڵام تەماشای لێدوانەکان دەکەین، تەنانەت لێدوانی هەری نوێ زاڵمەی خەلیلزادە لە بۆ ڕووداودا وابزانم ئەو لێدوانەیدا ئیتر ئەویش بە ئاشکرا پشتگیری لە فدرالی دەکا، بەڵام ئەڵێ ناوی فدرالی زۆر بەکارمەینن چونکە ناوێکی قورسە بەڵام فدرالی بڵێن لا مەرکەزی، بەڵام فدرالی. ئیتر ئەمانە هەمویان بابەتگەلێکی زۆر گەورن. لە بۆ هەندێک دەوڵەت باخچەری ئێستاکە ئەگەر لە بۆ پەکەکە لە بۆ ئۆجەلان تەنانەت لە بۆ هەندێک ئەندامانی پایەبەرزی پەکەکە با بڵێن گریمانە بکەین، یاسایەکی لێبوردن دەربخە لە دوای ئەوەی کە کۆمیسیۆن چوو سەردانی ئۆجەلانی کرد، ئیتر باشە با بڵێن کەسێکی کادرێکی چەکداری پەکەکە ئەگەر هاتەوە تورکیا، باشە خەڵکەکە پرسیار ناکە باشە سەلاحەدین دەمیرتاش بۆ لە ژوورەیە؟ ئەوە پارادۆکس و ناکۆچێکی زۆر گەورە دروستەکە و ئەمە کێشەیەکی زۆر گەورەش دروستەکە. لە هەمان کاتدایتر دەمیرتاشی دوای زیندان ڕەنگ بێ ئەو قۆناغا تەواو بکە کە دەمیرتاش ئیتر گفتوگۆیەکی بێمانا دەکرێت کە ئۆجەلان و دەمیرتاش ناکۆچیان هەیە. من بە هیچ شێوێک پێشتریش ڕامگەاندووە لەگەڵ ئەوە دانیمیانی ئەوانە دوو شوێنگەی جیاوازیان هەیە و ئۆجەلان ڕەنگ بێ زیاتر پێویستی بە دەمیرتاش بێ و لە هەموو کاتێک زیاتر لەم کاتەدا دەمیرتاش توانایەک و قابلیەتێکی سیاسی زۆر گەورەی لەناو تورکیادا هەیە، کەسێکی گەنجە لاوە و توانێ سەرنجی هەموو کەس لە تورکیا لە بۆ خۆی ڕابکێشێ. ئیتر کامە ڕۆژنامە نووس بوو باسی دەکرد، دەیگوت لە شوێنێکدا وا بزانم لە قەیسەری بووە، ئیتر دەیگوت کاتێک کە شوێنێک بوو کە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە لەوێ کۆ دەبنەوە کەسانی نەتەوە پەرستی توند حاژۆن با بڵێ فاشیستەکانن، ئیتر بەڵام ڕۆژێک دەمیرتاش دەبین قسە دەکا هەر هەمویان ئیتر واز لە کاری خۆیان دێنن، ئیتر دەنگی تەلەڤیزیۆنەکە بەرز دەکەنەوە دەیانەوێ بزانن دەمیرتاش چی ئاڵێ. یعنی ئەو سەرنجەی کە کۆمەڵگای تورکیا بە هەموو پێک هاتەکانیەوە لە بۆ دەمیرتاشیان هەیە بێگومان لە بۆ کەسانی دیکەی بزوتنەوەی کوردی چ لە ئەوروپا چ لە شاخ چ تەنانەت ئیمرالیش نییانە، وا دیارە ئەو دەرفەتە هەتاوەکو ئێستا بە ئیمرالی نەدراوە، ئەمە بابەتێکی دیکەیە. بەڵام ئۆجەلانیش لە ناودای یعنی سەرکردەکانی پەکەکە ئیتر 50 ساڵە زیاتر لە تورکیا دابڕاون. کەچی دەمیرتاشە وەکوتم قابلیەتێکی هێزی جەزبی زیاترە، کەسێکی گەنجە لەناو تورکیادا دەژی و کێشەکانی تورکیا باشتر دەزانێ. ئەمە لەلایەک ئەو ڕەخنەیە بە لەلایەک دابنین کە دەمیرتاشیش وەکو ئۆجەلان وەکو سەرکردەکانی دیکەی پەکەکە وەکو ئەحمەد تورک بە تایبەتی لە ناو زیگزاک لەو 1-2 ساڵانە کەوتە ناو زیگزاکی زۆر گەورە. یعنی دەمیرتاش کە شۆڕژگێڕێکی چەپی تورکیایی بوو، ئیتر لە پڕەوە گۆڕا بووە شێخ سەعیدچی، ئیتر ئێستاکە باسی قەرداشلک دەکا کە
واتایەکی سیاسی نیە، ینی قەرداشلک برایەتی باش برایەتی هیچ واتایەکی سیاسی هەیە لە ناو قاموسی سیاسەتدا نیەتی. ئەمەیان بە لەلایەکدا بنێن، بەڵام ناتوانین ئەمە ئینکار بکەین کە دەمیرتاش لەو بوارەوە ئەوەی کە ئەو جەران دەیەوێ زیاتر دەتوانێت جێبەجێ بکە لە ناو تورکیادا. بەڵام ئایا ڕەجەب تەیب ئەردۆغان بە چ مەرجێک دەمیرتاش سەربەست دەکا، سەربەستی دەکا یان نا؟ وا دیارە ئەگەر سەربەستی نەکایتر بەڕاستی ناکۆچیەکانی دەوڵەت باخچەری و ئەردۆغان ناکۆچیەکانی مەهپە و ئەردۆغان حتا ناکۆچیەکانی بەشێکی دەوڵەت لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتی دەگەنە قۆناغێکی زۆر زۆر تونتر و هەستیارتر. ئەمە هەر دەبێ هەنگاوێک لەو بارەیە بنرێ، بەڵام بە چ مەرجێک لە چ شوێنێک لە چ پێگەیەکدا. ئەمەیان زۆر زۆر گرنگی بابەتەکەمان بۆ دەسەلمێنەیە کە لە ئایندەدا چی ڕۆدا. دەمەوێت بە کورتی مادەم هەر باسی باکووربان کردو، بە کورتی دەمەوێت بابەتێکی دیکە باز بکەین، ئەویش هەڵبژاردننی نیویۆرکە. هەمووتان دەزانن لە نیویۆرک ئیتر کەسایەتیەکی بیانی با بڵین بە پاشخان لە بەرامبەر ئیتر کۆماریەکاندا کەسایەتیەکی دیموکرات سەرکەوتنی زۆر زۆر گەورەی بەدەست هێنا. ئەو کەسایەتیە لە ڕەگوو ڕیشە بڵین لە بنەماڵەیەکی موسڵمانە، بەڵام لە بنچینەدا کەسێکی مارکسیە. ئەمڕۆکە بەتایبەتی لە تورکیادا و بەگشتی لەناو هەموو هێزە ئیسلامیەکاندا هەوایەکی کەشوهەوایەکی وا دروست کراوە کە ئیسلامیەک لە هەڵبژاردننی نیویۆرکدا سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەی بەدەستهێناوە. ئەمەشیان بەڕاستی خەیاڵخاویەکی زۆر زۆر گەورەیە. سەرەتا دەبێ ئەوە باز بکەین، ئەمە ئەندامی پارتی کۆماریە و ئەمە یەک ڕۆژیش تەنانەت نەیوتووە بە ناسنامەی ئیسلامی، تەنانەت بە ناسنامەی وڵاتەکەی خۆی کە لەی هاتووە ئیتر بە هیچ شێوەیەک سیاسەتی نەکردووە. سیاسەتی ئیتر ڕۆژنامەنووسێکی ئەمریکی ناوەکەی نەزانی لە تەلەڤیزیۆن بینیم پەرتووکێکی باوکی نیشانماندا کە پێیوا بوو پەرتووکێکی زۆر زۆر گرنگە لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکادا نووسراوە. ئەو پێیوا بوو یەک لە پەرتووکە هەرە گرنگەکانە کە باوکی کەسێکی زۆر زۆر ڕووناکبیرە. ئیتر لەوێدا باوکی باس لەوە دەکات کە سیاست لە ئەمریکادا لەسەر بنەمای ناسنامە، لەسەر بنەمای ڕەگەز، لەسەر بنەمای ئەو شوێنەی لەی هاتووی و لەسەر بنەمای ئاین فاشیلە. نابێ بە هیچ شێوەیەک ئەمە بکرێ و نەسیحەتی سیاست مەدەرەنی ئەمریکی دەکا کە لە دەرەوەش لەو سیاسەتەدا دوور بکەونەوە. جا کەسێکی وها ئەتۆ چۆن ئەتوانی پێی بڵێ ئیسلامی؟ باشە من دایکم نوێژ دەکا چ پەیوەندی بەمنەوە هەیە؟ ئەگەر من سبەینێ لە هەڵبژاردنێکدا سەرکەوتنم بەدەستێنات و چۆن ئەتوانی بەم بڵێ ئیسلامی؟ ئەو کەسە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ناسنامەی ئیسلامیەوە نییە. ڕاستە پاشخانی کۆمەڵایەتیەکەی لە ناو کۆمەڵگەیەکی موسڵماندا هاتووە و بەڵام ئەم ئیسلامی و میسلامیەتە لەکوێ هات؟ کاتێک لاینگرانی ترامپ گوشاریان بۆ هێنا، گوتیان ئەتۆ دژی ئیسرائیلی. بەڕاستیش دژە ئیسرائیلیە، یعنی بە هیچ شێوەیەک ئیسرائیلی وەکو ئێستا قبول ناکە. جارێکیان پرسیاریان لێ کرد ئەتۆ چ زۆرە ئیسرائیلێکت قبولە؟ وتی ئیسرائیلێکی دیموکراتیکم قبولە. و لە شوێنێکیش داویتر کاتێک زۆر زۆر گوشاریان بۆ هێنا لەسەر حەماس ڕەتی کردەوە کە بزوتنەوەی حەماس بزوتنەوەیکی تیرۆریست بێ، بەڵکو بزوتنەوەیەکی بەرگریکارە لە بەرامبەر کۆلۆنیالیزم. ئەمەی وتووە و بە هیچ شێوەیەک ئیتر ناسنامەی کۆنی خۆی ئینکار نەکردووە. کاتێک پێیان وت موسڵمانێکی مەترسیدار پێشتر، ئەمە لە بەرامبەر ئۆباماش کرایتر، لە بەرامبەر ئۆباماش کرا کە ئەمە کۆماریەکان گوتیان موسڵمانێکی ترسناکە ئیتر، ئۆباماش بە هەمان شێوە ئەمەی ئینکار نەکرد.
وتی بەڵێ من دایک و باوکم مسلمانن بەڵام من کەسێکی ئەمریکایی ئەویش بە هەمان شێوە ئاڵێتن کەسێکی ئەمریکاییم و لە دژی جینۆسایدی ئیسرائیل ڕادەوەستێتەوە وەکوتم حەماسیش ئیتر ئەگەر وەکو کاردانەوەش بێ وەکو تیرۆریست نازانێ کە زۆربەی زۆری سیکولارەکانی لایەنگری فەڵەستین و دژە ئیسرائیلی حەماس بە تیرۆریست دەزانە. ئیتر لە میانەی ئەو گوشارەدا ئەو بە هیچ شێوەیەک ئیتر نەیگوتووە ئەمن مسلمان نیم ینی ئینکاری ناسنامەکەی خۆی نەکردووە بەڵام ناسنامە سیاسیەکەی ناسنامەیەکی مارکسیە ناسنامەیەکە و من لە هەڵبەتی پرۆپاگەندەی هەڵبژارنەکەدا تەماشام کرد بە هیچ شێوەیەک باس لە مسلمان ناکا باس لە مزگەوت ناکا بۆ نمونە باس لەو شتانە ناکە کە ئیسلامیکی سیاسی پێی خۆشە بەڵکو باس لە ڕەفاهیەت باس لە کرێشەی مناڵان دەکا بەبێ پارە باس لە قوتابخە هەرزانکردن و هاتوچۆی قوتابخانە بەبێ پارە دەکا وا دیارە ئەمانە لە بۆ نیویۆرک وعد و وعود و ئەوەی زۆر قورسن باوەڕ ناکەم بتوانێ جێبەجێ بکە بەڵام باسی لەمانە کردووە و ئەمانەش هەموو داخوازی سۆسیالیستین داخوازی ئیسلامی نین یعنی ئەوەی هەری خۆش دەمەوێت بابەتەکە بەوە دابخەم ئیتر ڕوشن چاکەر ڕۆژنامەنووسی تورکیا ئەمڕۆکە لە بەرنمەیەکیدا وتی ئەگەر ئەم کەسە لە تورکیا بە کە ئێستا ئاک پارتیەکان و ئیسلامیە سیاسیەکانی جیهان چەپڵەی لە بۆ لێدەن لە مێژ بوو ئیتر دەوڵەتی تورکیا خستبیە ناو زیندان. بە هیواین کە دەمیرتاش بەیەکەوە ببینینەوە پێم وایە بەڕاستی دەمیرتاش بۆ ئەو قۆناغا زۆر پێویستە جا ئێمە لە پرۆسەی ئاشتیدا لە ناو کەوانە ئەڵێم چونکە من پێم وانە ئەمە پرۆسەی ئاشتی بێ ئەمە پرۆسەی چارەسەرکردنی پەکەکەیە و پرۆسەی ئەوەیە کە پەکەکە چارەسەر بکریانی هەڵ بکرێ نەمێنێ بە هیچ شێوەیەک سیاست سەر لە نوێ لە تورکیا دابڕێژرێتەوە و کوردەکان لە ناو کۆماری تورکیادا ئیتر ڕێک بخرێن یعنی پرۆسەی ڕێکخستنی کوردە لە ناو کۆماری تورکیادا بۆ ئەوەی لە دەرەوەی کۆماری تورکیادا ڕێک نەخرێن ئیتر وا بزانم ئەمە بەسە بەڵام ئەمە ناکۆچی تێدایە لەبەر ئەوەی لە سووریا شتێکی کە ڕوئەدا ئیتر ئەمە چۆن دەگەنە جێ چۆن دەگەنێت چارەسەری هەمومان بەیەکەوە دەیبینین بەڵام ئەمە بە هەر شێوەیەک بێ سربەستکردنی دەمیرتاش و ئاکتیڤکردنی دەمیرتاش لە ناو ئەو سیاسەتدا سەرباری ئەو ڕەخنانەی کە باسمان کردن کارێکی زۆر گرنگە و پێم وایە بەرهەمی باشتری